ئافرا بووە هۆی هەڵوەرینی خونچەی گوڵی تەمەنی 2 برا. محەممەد و ئارژ ئاوات هەمیشە پێکەوە بوون و لە ناو گوندەکەیان بە پاسکیلەکەیان سەرقاڵی یاریکردن بوون. بەڵام پاش ماوەیە گاوارێک لە گوندەوە هەمووان تووشی شۆک دەکات و پەیتا پەیتا خەڵک بەرەو بیرەکە ڕادەکەن و هەواڵی خنکانی محەممەد و ئارش بڵاو دەبێتەوە. ئارش تەمەنی 12 ساڵ و محەممەدی 8 ساڵ خۆزگە و هیواکانیان هەر بە منداڵی پەڕی سپیان پێچرانەوە و پێکەوە گەڕانەوە لای پەروەردگار. من لەیرۆ پەیامێکمەیە بۆ هەرچی مسلمانی سەرزەوی هەیە، بۆ هەرچی خەڵکێک هەیە لەم سەرزەویە بە هەر زمانێکە هەر نەتەوەیەکە کە ئێمە ئەبینیە و ئازاری ئێمە بینیوە مەمنونیانم کە لەسەر گۆڕستان و حتا ماڵ حتا بە تەلەفۆن بە مەسەج بە هەر شتێک ئێمە بەسەکرێتەوە پەیام ئەوەیە بۆیان ئەوەی نوێژ ناکە دەستی ماچەکەم نوێشکە ئەوەی ڕوو لە خوانیە بەرەو خوا بێت بە قوربانی خواگیان بە خواگیان خۆرومانێکی دا بە من ئەو ڕۆژەی کە دای بە من ئەیدا بە هەر کەسێ پرس ناکە هەر ڕۆژێکیش کە ئیبات و پرس ناکە مڵکی خۆیەتی منیش مڵکی خوام ئێوەش مڵکی خوان سوپاسی پەروەردگارەکەم کەمەی بەسەرکردێتەوە هیوادارم شایانی ئەو ڕێزە بم کە خوا منی بەسەرکردێتەوە سوپاسی پەروەردگارەکەم کە دوو گوڵی جوانی دا بە من هەتا ئەو ڕۆژەی کە ڕۆشتن ئەو نیوەڕۆ کە قەدەری ئیلاهی و ئەجەل هەڵی فراندن بۆ ئەم شوێنە قەسەم بەخوا نوێژیان کردووە دەستنوێژیان کردووە سەرما بۆ بە بەرچاو خۆمە دەستنوێژیان کردو هەڵ لەرزیون لەبەر سەرماکە هینیان نەکردووە بۆ نوێژەکەیان ڕایان کردووە دەستنوێژیان کردووە نوێژیان کردووە سوپاسی پەروەردگارەکەم هیوادارم ئەمەی ئێمە ببێ بە دەرسێ بۆ خۆم لە پێشە بۆ هەموو مسلمانی جیهان تکا ئەەکەم ئەوەی نوێژ ناکان نوێژکە مەمنونیانم سوپاسی پەروەردگارەکەم خوای گەورە سەبووری منیش و ئەوەیشی کە دڵی زامارە خوا سەبووری بە داواکارن لە خۆی پەروەردگار ڕەحمان پێ بکە خۆشەویستی دینەکە لە دڵمانە زیاد بکە لەسەر ئەم دینە بمان ژێنێ و لەسەر ئەم دینەش بمان برێنێ لەسەر ئەم دینە جێنمان کاتەوە طبعاً کاکە ئارش و کاکە محەممەد یەکێ بوون لە قوتابی ئەم مزگەوتە لە کاتی نوێژەکانە حزوریان هەبووە لە کاتی جەژنەکانە هەر حزوریان هەبوو لە پێش و ئەڵڵاهو ئەکبەریان کردووە بە تەسویریشیان بانگیان داوە چەند خۆشە باوکو دایک ڕۆڵی ئاوا پێ بگەێنێ چەند خۆشە باوکو دایک ڕووی سوور بێ کوڕەکانی یان کچەکانی ئەهلی مزگەوت بن ئەهلی قورئان بن ئەم دوو تەلەبەیەش بەردەوام لەگەڵ مزگەوتا بوون هاتون شوێی مزگەوتیان کردووە لەگەڵ منا پەیوەندیان هەبووە و ڕێز مامۆسایان گرتووە لە مزگەوت تا عاقڵ بوون هەمیشە و هەردەم حەزیان لە مزگەوت کردووە باوکو دایکیوە هانیشی داون باوکو دایکی هانی داون کە لەگەڵ مزگەوتا بن بڕن بۆ مزگەوت بانگ بدەن و تەسویریشیان هەیە ئەمە جێی دڵخۆشیە کە ئینسان کە ئەمرێت وەکو پێغەمبەری خوا فەرمێ صلی الله علیه وسلم سێ شت فریا ئینسانەکەوێ یەکی لەوانە مناڵی ساڵحە بۆ باوکو دایکی ئەبێتە سەدەقەی جاری ئینشەڵڵا ئەمانیش ئەبن بە سەدەقەی جاری بۆ باوکو دایکیان کە دڵشی ئێمەش و دڵی باوکو دایکیان خۆش کرد کە ئەهلی مزگەوت بوون ئەهلی قورئان بوون لەگەڵ مزگەوتا بوون حەزیان لە مزگەوتە کرد جێی دەستخۆشیە بۆ باوکو دایکی و ئەبن بە چرایەک لە ڕۆژی قیامەتە بۆ باوکو دایکیان ئینشاءالله. ماڵی دووەمی محەممەد و ئارش قوتابخانەی گوندەکەیان بوو لە 12 ئیمامی ناحی سیروان بەڕێوبەر و مامۆستا و هاوڕێکانیان باسی دووبرا قوتابیەکە دەکەن مەرگی ئارش هاوڕێکەی تەواو تەنیا کردووە لە ژوورێکی سارد و سڕدا لەگەڵ یادەوەریەکاندا ماوەتەوە پاش چەندین ڕۆژێشتا مامۆستاکانی قوتابخانەکە وێنە و یادەوەریەکانی محەممەد و ئارشیان لە پێشچاو لا نەچووە. وەڵای ئەوەی ڕاستی بێ
من نزیکەی 7 ساڵە ئارشەناسم ئەمە 7 ساڵە پێکەوەین و ڕۆژانە ئەو ئاهاو بۆ لای منە ڕۆشتم بۆ لای ئەو هەر کاتێک من پێویستیەکم بووە ئەو یارمەتیەدا من یارمەتی ئەومەدا و ئەو یاریانەشی کەمان کرد زۆر کات دووگۆڵیمانەکە پێکەوە وەڵایەوەی ڕاستی بێ من لەگەڵ دوو کوڕی هاوڕێمان لێرە یاریمانە کرد ویستمان بڕۆین بۆ لای کوڕێکی تر کە ئەو بام بکەیت کاتێک ڕۆشتم پیاوێک ڕای کرد زۆر و سەریایی منیش لەوێ زۆر ترسیام دوای ئەوە کە ڕام کرد وتیان ئارش و محەممەد کەوتنەکە ناوبیرم لەوە دوای ئەوە لە دوایەوە ڕوا و هەواڵەم بیست دوای عسریش هەواڵی مەردیان پێدا وەڵاهی ئەوە هەستێکی زۆر ناخۆشە ئێمە هەموو ڕۆژێ پێکەوە بین بەڵامیسە هەر کاتێک تێم بۆ کاتێ ڕەحلەکەی بینم چۆڵە ئەوە زۆر بێتاقەتمەکە ئەو دوو قوتابی ئێمە بوون بەناوەکانی محەممەد ئاوات و ئارژ ئاوات لە پۆلی چوارەم و شەشەم محەممەد لە پۆلی چوار بوو ئارشیش لە پۆلی شەش دوو قوتابی هێمن و لەسەر خۆ بە ئەدەب و هەڵسکۆ جوان و زیرەک و چالاک و یانی ئەوە سیفەتی باشی بێ لەوانە وجودی هەبوو لە قوتابخانەی ئێمە خوێندویانە تا ئێستا بەردەوام بوون لە وەرزی یەکەمیشان نمرەی باش و ئاستێکی باشیان بەدەستیانە بەڵام بەداخەوە قەدەر ڕێگەی نەدا کە کۆتایی بە خوێندن بێن خوای گەورە ئەوە نە مۆڵەتی تەمەنی پێدان ڕۆژی 25 ئەم مانگێ 25 یەک چوارچەمەی پێشوو تاکو و نیوەڕۆکەیش تا دەوام لێرە تەواو بوو ئەوان وچوتیان لێرە هەبوو بەدڵێکی خۆش بە گەشتبینیوە بە مرتاحیوە لە قوتابخانە بوون وانەکانیان خوێند و گەشتبین بوون دوای ئەوەی ماڵ ئاوایان لێکردین و دەوام تەواو بوو بەداخەوە یعنی دوای نیوەڕۆکەی هەواڵی ئەومان پێدرا بە تەلەفۆن کە کارەساتێکی وا ڕوویاوە تووشی شۆشی کردین تا ئێستا کە ئێمە ئەو شۆکە بەری نەدابین بەداخەوە هەر من نات تاک بەتاکی مامۆساکان بەتایبەتی ئەو مامۆسانەی کە لەو پۆلاوانە ئەڵێنەوە زۆر بێتاقەت بوون قوتابیەکان بێتاقەت بوون تا ئێسێش نهاتین و سەر خۆمان کە بتوانین وانەکان باشی بڵێن و ئەدای وانەکان بکەین کاریگەریی زۆر قورسی لەسەرمان جێشتوو بەڵێ بەڕاستە خۆ دیارە هەتا مامۆسامان هەبووە داوای ئەکرد کە ئەو پۆلە بگۆڕێ بۆ ئەوەی مێزی دانیشتنی ئەو قوتابیە دووبارە نەبینێتەوە چاوی بەوە نەکرێت کە مێزێکی چۆڵ پێشتر قوتابیەک تیا خوێندوێتی و ئەم قوتابی خۆی بووە و دڵی پێی خۆش بووە و مرتاح بووە لەگەڵ ئێسسێکا جێگەی چۆڵ و جێگەی خاڵیە داوای ئەوشمان لێکراوە مامۆسانی ئێسش ناتونە سەر بارە دەرونی و ئاسایەکی خۆیان کاریگەریی وای جێشتووە توانای دەرزوتنەوەیان بە شێوەیەکی باشتر و بە شێوەیەکی چاکتر وەکو جاران ئاسایی نییانی وەڵایی ئیتر من بە تۆپەکە یاری ماکرد ئیتر خەڵک بۆ باخەکەی ئێمە بووی کە ئەوان ببینێ تر وەڵامی چون بینی وەڵایی تر یاریمانە کرد لە مەکتەب بوو لە ماڵی شوجارجا یاریمانە کرد بە پاسکیل و تر یاری دووکۆڵی ئەمانەشمانە کرد و ئەمان ناخۆشە بێتاقەتی وەڵا یعنی یاریمانە کرد بێکۆ بەس بەیەک و جار هاتین بۆ مەکتەب یاری بابووم دڕانەکەوتم والله زۆر کاریگەری هەبوو لەسەر خۆمان لەسەر قوتابیەکان مامۆستاکان هەموو خەڵکی دادێکە بەس ئێمە وەکو خۆمان هەر شۆک بووین وەکو مامۆستاکان هەتا ئێستا من وەکو خۆم نەمتوانی وچمە پۆلی شەشەکانەوە دەرس بڵێمەوە لەوێ ئیلا بێ ئەو تەلەبا هەڵگرم بیبێمە پۆلی تر اینجا دەرسی پێ بڵێم چکە بەڕاستی ئەم دوو مناڵە نمونەی ئەم مەکتەبە بوون وتومە بەردەوام وتومە ئەم مەکتەبە یعنی بناغەکەی ئەم دوو تەلەبەیە ئەوەنە بە ئەدەب بوون ئەوەنە پاک و خاوێن و یعنی نمونەی قوتابی بوون لە هەموو ڕوویەکەوە هێشتا لەوە مێژووی ئەم قوتابخانە کەم مناڵ وەکو ئەو جوانی تێ هاتبێ کەم قوتابی لەسەر هەموو مامۆستاکان بەڕاستی ئێستا هەمووی ناخی پڕە بەڵام ناتوان قسە بکەن هەموو بێتاقەتن هەتا ئێستا لە ماڵ لە دانیشتن پێین بۆ مەکتەب هێشتا من نەمتوانین سەیری هەر سەری ئەو دەرگای ئەوان بکەم پۆلی شەشەکان هەموو بێتاقەتن مامۆستاکان ئەو تەلەبەی کەماوە ئەیبن لێرە دەرسی پیاڵێن ئەیبن لە پۆلی سیەکان یان هەر پۆلێکە
بڵێن تەلەبەکەی لەوێ دەرسیان نەبێ ئێ بم پۆلێکی ترەوە ئێستا کێشەی ئەومە من سبەیە دەرسیەکەم ئەوانم هەیە کە هونەر ئەوانە نیە جەبەچکرێن ناتوانم نازانم چی بکەم چۆن بچم ئەو پۆلەوە ئێستا لەگەڵ مامۆستاکان لەسەرەوە قسەم کرد کەم بەیانی چی بکەم من نەمتوانێت سەیری ناوچوی ئەو تەلەبەی تر بکەم ناتوانم سەیری ئەو ڕەحلەی ئەو بکەم شتێکی زۆر زەحمەت و قورسە بەردەوام یعنی ناتوانین بە لەحزە ئەو مناڵە وەکو مناڵی خۆمان وایە لەبیریان بکەین ئەو دوو قوتابیە بەڕاستی کارەساتێکی زۆر قورسە بە خێراتنی ئەوە شەکەین ڕۆژانە سانیەک لێکیا دوور نەبوو مەگەر بۆ ئیشە چوو بوون بەخوا لەسەر ئەو سەکۆی ماڵ دوو گۆڵیم لەگەڵا کردوون هاوڕێم بوون یعنی ئەوەی کە خوای گەورە دەستی بر بۆ شوێنێک بکە خۆشەویستترین شت لەسەر عەرزە ئەو دوو مناڵە بوو خوای گەورە لێی ساندم تاکیدم کە ئەجرەکەی گەورەیە بە ئیزنی پەروەردگار بە ئیزنی خوا دڵم بەخوا خۆشە خوای گەورە دڵی هیچ باوکو دایکە نەسووتێنێ خوای گەورە دڵی هیچ باوکو دایکە نەسووتێنێ ئامین یا ڕەبی ژیانە یادەوەری بەخوا ژیانە یادەوەری بوو سوپاسی خواکەم هەموو ژیانە یادەوەری بوون لە نوێشکردنیان لە دەمەتەقە و قسەی خۆشیان لە ڕەفاقەتیان لە ناو سیارە و دێنی و سەفەر بەخوا بێدڵیم نەیەکردن کاکسامان بەخوا بێدڵیم نەیەکردن پاسی لەگیان بشکایە خوا شاهیدە لەبانی سەر کەڕەتیەوە بە تا دوای بانگی بەغریب دەسم لە چەوریا بۆ بۆم چاکردوون هاوڕێم بوون یعنی هاوڕێیەکی زۆر خۆشەویستم بوون نەکوڕم بن هاوڕێیەکی زۆر خۆشەویستم بوون سوپاسی پەروەردگارەکەم هیوادارم شایانی ئەو ڕێزە بم کە خوا بەسەری کردومەتەوە هیوادارم سوپاسی ئەو خوا ئەەکەم هەمووی فەزلی خوایە ئێمە هیچ نین باشەی من نییە فەزلی خوایە هەر شتێ باشە هی خوایە ئەوەی خراپە ئێمەی ئەنا ئێمە مناڵی من لە هەر شوێنێک و خەڵک لە گەرمیانەوە بۆ کوێستان خەڵک تەلەفۆن ئەکا ئەڵێ سوێن بەخوا ئەوەی کە ئەم ناسێ ئەڵێ ئەوەی کۆڵانەکەم کە نایناسی ئەگرین بۆی ناڕەحەتن سوپاس بۆ پەروەردگار کە خوای گەورە ئەو تاجی خسووە سەرسەری من و خێزانم ئیشاءالله ئومێدەوارم لە دەرگای بەهەشتا چاوەڕێمان کرد ئومێدەوارم هەر دایکێ جەرگ سوتاوە هەر باوکێ جەرگ سوتاوە خوا برینی ساڕێژکە خوا برینی ئێمەش ساڕێژکە